ئەگەرچی موچەی سەرکردەی وڵاتان زۆرینەی کات لە لای گەلانی جیهان جێی پرسیارە، دانیشتوانی هەر وڵاتێک ئارەزوو دەکەن کە بزانن موچەی سەرۆکەکەیان چەندە، بەڵام زۆرێک لەو وڵاتانەی کە گەندەڵی تێیاندا بڵاوە ئەستەمە موچەی سەرکردە و بەرپرسانی وڵاتەکە ئاشکرا بکرێ. پێچەوانی زۆرینەی وڵاتانی خۆراڵەتی ناوڕاست موچەی سەرۆک و سەرۆکوەزیران و تەواوی کاربەدەستانی وڵات بۆ ڕای گشتی ئاشکرایە و لەلایەن دانیشتوانی گەورەترین دەوڵەتەکانی جیهان وەک ئەمریکا و رووسیا و ئەڵمانیا و بەلژیکا و کەنەدا موچەی سەرۆکەکان لای هاوڵاتیان بابەتێکی شاراوە نییە. باپێی ئەو زانیاریانەی بەڕسمی بڵاو کراونەتەوە موچەی سەرۆکی ئەمریکا ساڵانە دەگاتە 400,000 دلار و جگەلەوەش سەرۆک 50,000 دلار وەک خەرجی ساڵانە وەردەگرێت و 100,000 دلاریشی بۆ خەرجی گەشتی وڵاتان بۆ دیاری کراوە. بەڵام ترامپ لە تشرینی دووەمی ساڵی 2016دا ڕایگەیاند نایەوێت بەرامبەر کارەکانی هیچ موچەیەک وەربگرێ. هەروەها جەستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەداش ساڵانە بڕی 256,000 دلار وەردەگرێت و ئەنگێڵا مێرکڵی ڕاوێژکاری ئەڵمانیاش موچەی ساڵانەی 242,000 دلارە. موچەی سەرۆکی فەڕەنساش ساڵانە 198,000 دلار و موچەی تێرازامای سەرۆکوەزیرانی بریتانیاش 186,000 دلار. لە لایەکی ترەوە دوای ئەوەی لە ساڵی 2015دا موچەکەی بەڕێژەی لە سەدا دەکەم کرایەوە. هەروەها موچەی ساڵانەی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا 138,000 دلارە، ئەوەش باهۆی ئەو قەیرانە داراییەی ڕووی لە وڵاتەکەی کرد. هاوکات ماتیۆ رێنزی سەرۆکوەزیرانی ئیتالیا ساڵانە 120,000 دلار موچە وەردەگرێت. شینزۆ ئابی سەرۆکوەزیرانی ژاپۆنیش ساڵانە موچەکەی دەگاتە 241,000 دلار. باپی داتایەکیش کە لەلایەن ڕۆژنامەی زەمانی تورکیەوە بڵاوکراوەتەوە، ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیا ناوی لە ڕیزی سەرۆکی ئەو وڵاتانەدایە کە مانگانە زۆرترین موچە وەردەگرن و لە پلەی حوتەمدایە و مانگانە 11,000 دلار وەردەگرێت کە دەکاتە 132,000 دلار ساڵانە. لە چەند ساڵی ڕابردووشدا ئەردۆغان کاری بۆ زیادکردنی موچەکەی کردووە و بۆ چەند جارێکیش موچەکەی بەرزکراوەتەوە. باپی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2018ش موچەی مانگانەی ئەردۆغان بۆ 16,000 دلار بەرز دەکرێتەوە کە ساڵانە دەگاتە 192,000 دلار. Ortaya tablolar çıkar. Sayın Cumhurbaşkanı'nın ağzından çıkanı kulağının